گەڕانی شوێنە گشتیەکانی شارە زۆر لەلایەن ئەندامانی ئەنجومەنی کۆمەڵی دادگەریەوە بۆ سەرخستنی لیستی 147 پرتەقاڵی بەردەوامی هەیە و لەو چوارچێوەیەدا بازاڕی هەڵەبجەییەکانیان لە شارۆچکەکە بەسەر کردەوە. چین و توێژەکان بە گەرموگوڕیەوە پێشوازی لە لیستی 147 و کاندیدەکانی دەکەن و پیان وایە لە ڕابردوودا ئەم حزبە دەورێکی باڵا و کاریگەری لە تەواوی ئاستە جیاوازەکانی پێشکەش بە کۆمەڵگەی کوردەواری کردووە. یارمەتی هەرچۆتان خانم بۆ هەرچووکەن یارمەتی قەگەدەن بەهە پارە بەدەنێ بۆ خێرەمیش بۆ دەلای ئەم پیاوە من ئیسانە ناسیگە لەخوا بەزیار لە زوو ئەی ناس و پیاکی ڕێکەکە الحەمدولیلا خوای گەورە هیدایەتی خەیری با لەسەر خێر و خۆشی ئینشاڵڵا و بەڵام خوای گەورە کارێ بکات خوا سەری بخات و ناجحیکە بەڵام دەور بگۆڕێت بۆ فەقیر و هەژار زۆرە بەڕاستی وایان کردگۆ ئەم خەڵکە ئەمانە والله خەڵک ترێزان لێ بکە چەند مامۆستا سەباح بەدڵە والله بەدڵمە الحەمدولیلا هەر ڕەوشی مۆدڵە ئەخلاقی مۆدڵە هەڵسوکەوتی مۆدڵە قسەکانی مۆدڵە ئیتر فیکرەکەی مۆدڵە لەخوا بەزیاوێ خوای گەورە هیدایەتی با و ئینشەڵڵا سەرکەوتوون ئەم موسڵمانان. ئەنجومەنی شارە زۆر تەنیا هەڵمەتی بانگەشەی لە گەڕانی شوێنە گشتیەکان بچووک نەکردوێتەوە و گەڕانی ماڵ بە ماڵ و چەندین ڕێگای دیکەیان گرتوۆتە بەر بە ئامانجی سەرخستنی لیستی پرتەقاڵی. وەکو ئەنجومەنی قەزای شارە زۆری کۆمەڵی دادگەری هەر لە سەرەتایی ڕاگەیاندنی هەڵمەتی هەڵبژاردنەوە ئەندامان بە گوڕوتینێکی چاکەوە بەشداریان کردووە لە داقوتانی فلکسەکان و لە بیدایەتەوە پاشان سەردانیکردنی ماڵانی ئێمە توانین زیاتر لە 1000 بۆ 2000 ماڵ بگەڕین یا لە 1000 ماڵمە تێپەڕاندووە ئێستا گەڕاوین و سەردانی کەسوکار و خزم و دۆست و ئەحبابی خۆمانەکەین بە تاکیدی ئەو ئەنجوفان هەیە بەرامبەر لیستی کۆمەڵی دادگەری و پشگیری کاک سەباحەکەن چونکە کاک سەباح کوڕی شارەکەی خۆمانەوەی ئێمە ئەتوانین دەنگی بۆ کۆکەینەوە بە زۆر بە ڕووسوری و ئەچینە بەردەستی خەڵک و خەڵک ئیسیجابەیان باشە الحەمدوللا چونکم ئێمە وعد نادەین ئەڵێن خەڵک وعد دەدا ئەڵێ بۆ نمونەڵێ هەلی کارتان بۆ دۆزمەوە بەڵام ئێمە هەلی کارمان هەر زوو دۆزیەوە لەسەر ئەوەی کەوا نەخۆشەکانەکانی بەخشین ئێستا لە هەموو شار و شارچووکەکانە کۆمەڵە گەنجی دەرچووی زانگۆ پەیمانگاکانی تایە ئێستا کارمان بۆ دۆزینەوە ئیش ئەەکەن لەو خەسەخانانە ئەوە هەلی کارە وعدێ نادەین و پاشان نەیبێنێ سەر ئێمە پێش ئەوەی کەوا قسە بکەین وعدەکەی خۆمانە بینە سەر. کاندیدە تاقانەکەی ئەنجومەنی شارە زۆر بە گەشتبینیەوە لە ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەم جارە دەڕوانێت و پێی وایە کۆمەڵی دادگەری بەهۆی هەڵوێست و کارەکانیەوە ژمارەی دەنگ و کورسەکانی بە شێوەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە. سوپاس بەخوا خەڵک زۆر بە گەرمی پێشوازی لێکردین کە ئێمە ڕوومان دێبڕینە ناو خەڵک و سوپاس بەخوا هەمیشە لە نێو خەڵک بووین دەبینین خەڵکانێکەوە زیاد لە 30 ساڵە ئەم میلەتە دەچەوسێنەوە و قەیران بە دوای قەیرانەبەی دروست دەکەن دێن بانگەشە دەکەن ئێمە کاتێکەوە خزمەتکاری خەڵک بووین و هەمیشە لە ناو خەڵکا بووین بۆیە سەربەرزانە دێنە ناو جەماوەڕ و پێشوازیمان لێ دەکرێت و ئێمە بەوە دڵخۆشین کە زۆر کەس هەر کە بەرەو ڕووی دەڕۆین خۆی یەکسەر ئاماژە دەکات دەڵێ من بڕیارم داوەوە دەنگ بە لیستی کۆمەڵی دادگەری دەدەم ئەمەی ژێی دڵخۆشیە بۆ ئێمە و ئەمە بەرهەمی ئەو کارەیە کە ئێمە کۆنتاکی تاوەمان لەگەڵ خەڵکە بۆ لەگەڵ خەڵک تێکەڵ بووین بۆیە ئەمڕۆژ بە نێو بازارەکانی هەڵەبجەکان و سیوانەکان دەگەڕین بەوەی کەوا خەڵک پشتیوانی لە لیستی 147 کۆمەڵی دادگەری بکات. بەهۆی خزمەتە بەرتەوامەکانی کۆمەڵی دادگەری و نوێنەرەکانی لە پەرلەمان لە ساڵانی ڕابردوودا چاوەڕوان دەکرێت لیستی 147 متمانەیەکی بەرچاوی دەنگدەرانی هەرێمی کوردستان بەدەست بهێنێت. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زۆر